لانا سەرکەوبانیتان باش بێت سڵاوتان لەبێت سڵاو لا بینەرانی خۆشەویستی شاشە جوانەکەی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ بێت هەمیشە لە باشی و ئارامی و تەندروست باشی دابن ئەم ڕۆژێکی خۆش بەڕێ بکەن بێگومان ئەمڕۆ ئێمە لەناو کارگەی کللتورین لە شاری سلێمانی بەجێ خۆشحاڵیەوە با سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات پرۆژەیەکی زۆر گرنگ و بەبایەخ لە نێو کارگەی کللتورە کە ئەم پرۆژەیە بۆ ماوەی 2 ساڵە دامەزراوە پرۆژەکەش سوڵی سایکل کە بەو ناونیشانەوەیە کۆکردنەوە ڕیسایکلکردنی سلێمانی بۆ ئەوەی تەواوی ئەو مادە پلاسیکیانی کە هەیە کۆب کرێتەوە و دوجار سوودی لێ ببینرێت بۆ ئەوەی ڕیسایکل بکرێت دووبارە بەکارهێنانەوەی ئەو مادە پلاسیکیانە بۆ زۆر بوار و بۆ زۆر بابەتی دیکە و لە هەمان کاتە یەکێکی تر لەو کەمپینانەش کە ئەمڕۆ لەم پرۆژەیە ڕائەگەێنرێت با بڵێن لە تەواوی زانکۆی سلێمانی کەمپینە پرۆژەیەکی زۆر گرنگ یاخود کەمپینێکی گرنگ تایبەت بە ئەوەی سولیوس ئاوت سایکل کە بەو ناونیشانی کە سلێمانی لە مادە پلاسیکیەکان پاک ئەکرێتەوە کە ئەمەش بابەتێکی هەرە گرنگە بۆی بە خۆشحاڵیەوە ئەو پرۆژەی کە ماوەی 2 ساڵە لە نێو کارگەی کللتورە دامەزراوە بە هەمانگی لەگەڵ گروپێکی پڕ لە چالاکی کە ئەم گروپە لا کوڕان و لە کچان لەم پرۆژە جوانەیە بەشداریان کردو بۆ ئەوەی تەواوی مادە پلاسیکیەکان لە تەواوی کوردستان و شارە جیاجەکانی هەرێمی کوردستانە پاک بکەنەوە بە خۆشحاڵی و بیرم چوو باسی بکەم ئەم پرۆژەیە لە تەواوی هەرێمی کوردستان و تەواوی عێراقیش بۆ یەکەم جارە ئەم پرۆژەیە دامەزراوە کاری گرنگی کردو لە ماوەی ئەم 2 ساڵەیە کە چەندین مادەی پلاسیک کۆکراوتە و دوجاریش ڕیسایکل کراوە جا بۆ ئەوەی ورتریش لەسەر ئەم بابەتە گرنگە بدوین پێم خۆشە لەم بەشەی پرۆگرام بچمە لای یەکەم میوانم خات و پرۆژە ئاواتم لەگەڵا بێت کە بەڕێزیان خاوەنی پرۆژەی سولی سایکل لەگەڵمانەیە خات و پرۆژە سپاس بۆ ئامادەبوونت ئەگەر ئەرک بکێشی سڵاوت لەبێت ئەم کاتت باش بێ زۆر سپاس بۆ تۆش بە هەر لەوە دەست پێ بکەم پرۆژەی سولی سایکل ئاماژەم بۆ کرد هەندێک ڕوونکردنەوەمیان لەسەری پێم خۆشە توش باسی لێ بکەی ئەم پرۆژەیە گرنگی و تایبەتمەندێکی خۆی لە چیە ئەبینێتەوە کە بۆ ماوەی 2 ساڵە دامەزراوە دەستان خۆش زۆر سپاس وەکو پرۆژەی سولی سایکل پرۆژەیەکی ژینگەیە بریتێ لە ئامێری کۆکەرەوەی پلاستیک کە ئامێرێکە لە ڕێگەیەوە پلاستیک کۆکاتەوە لە بەرامبەر داشکانەوە بەکارهێنەر داشکانەکانیشمان لە کۆمەڵی شوێنایە بۆ منە کافەیە ڕێستۆرانتە دکتۆرە شوێنی جیاوازە بۆی هەموو کەسێک بتوانێت ئیسفادە لە داشکانەکان بکە و لە پاڵ ئەوەشا پرۆجەکتی سولی سایکل ماوەی 2 ساڵە لە کار و چالاکیەکانی بەردەوامە لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا 6,000 کیلۆ پلاستیک تەنها لە ڕێگەی ئامێرەکانی سولی سایکلەوە ڕیسایکل کراوەتەوە کە ئەمەش هاندانێکی زۆر باشە بۆ خەڵک بۆ ئەوی کە بتوانن هەم پلاستیکەکانیان ڕیسایکل بکەنەوە هەم بتوانین ئیسفادە لە داشکانەکان وەربگرن لە کۆمەڵی شوێندا پێشوازی خەڵک بۆم پرۆجێکتە بە شێوازێکە کە وای لێ هاتووە هەموو کەس لە ماڵەکەی خۆیان پلاستیکانیان کۆکەنەوە ئەهێنن بۆ مەشینەکانی ئێمە و لە پاڵ ئەوەشتا ئەمڕۆ ئێمە کەمپینی سولی بەبێ پلاستیکمان ڕاگەیاندووە ئامانج لە کەمپینەکەمان ئەوەیە کە ئەو پلاستیکانی لە ناو سلێمانیا هەیە هەم کۆ بکرێتەوە هەم لە پاشان ڕیسایکل بکرێتەوە کە ئەمە هەنگاوی یەکەممانە بێ و پاشان وەکو ئەوانێز کەمپینێکیش ئەبێ وای لە خەڵکەکانەکەین کە وایان لێبێ کە بێن پلاستیکەکانیان ڕیسایکل بکرێتەوە و بیکەنە ناو مەشینەکانەوە یەک پلاستیکان کەمتر بەکار بهێنرێ وەکو چکە ناتوانین خۆمان لە دنیای تازەدا ببڕێنین بەبێ بەکارهێنانی پلاستیک بەڵام ئەتوانین بەشێک بین لە چاڵنجە گەورەکانی جیهان بۆ کۆکردنەوە ڕیسایکلکردنەوەی پلاستیک زۆر باشە لە ماوەی ئەم 2 ساڵەیە تا چەندە مادەی پلاستیکەکانتان ژمارەکەی چەندی کە کۆتان کردوتەوە و دوجاریش سوودتان لێبینیوە بۆ ئەوەی بۆ چەندین بابەتی گرنگ کە زۆر کاتەیە ئەو مادە پلاستیکانی کە ڕیسایکل ئەکرێت زۆر کات بۆ کاری هونەری یاخود مادە پلاستیکەکان دووبارە ئەبرێتەوە بۆ کارگە تایبەتەکانی خۆیان و دووبارە مادەی پلاستیکی لێ دروستەکرێتەوە تا چەندە ژمارەکەی باش بوو جێگەی ئەوەیە هاوڵاتیان هۆشیاری زیاتریان هەبێت لە نێوەندەیە سەبارەت بە ژماری و پلاستیکانی کە ڕیسایکلمان کردوەوە لە ماوەی ساڵی ڕابردووە گوتم 6,000 کیلۆ پلاستیک بووە کە هەفتانە 150 کیلۆ پلاستیکە کە لە ڕێگەی مەشینەکانی ئێمە ڕیسایکلەکرێتەوە و ئەم پلاستیکانش بە دڵنیاییەوە هەمی کۆئەکرێتەوە و ئەبرێتەوە بۆ کۆمپانیەکانی ڕیسایکلین و جارێکتر ڕیسایکلەکرێتەوە شتی جیاواز
جیاوازی لێ دروستەکرێ و پێی جۆری کۆمپانیاکانە گۆڕێ بە پێخواستی کەسەکانە گۆڕێ بۆ منۆک و بەڕێز باسە کرد ئەکرێ بە پرۆجێکتی هوەری یاخود ئەکرێتەوە بە جۆرێکی تایبەت لە خوری یاخود جارێکی تر بوتڵی پلاستیک و بۆی جارێک تر بەکار بهێنرێتەوە. ئەو تیمەی کە هەتانە ماوەی چنێک سەردانی شوێنە گشتیەکان ئەکەن بۆ ئەوەی هۆشیاری زیاتر ببەخشن بە هاوڵاتیانی خۆشەویست و لە بەرامبەر ئاماژەت بەوە کرد ئەگەر هاتوو هەر کەسێک مادە پلاستیکەکەی ژمارەکەی زۆرتر بێت لە بەرامبەر داشکاندنێکی تایبەت لەو شوێنە گشتیا بۆی ئەکرێت ئەمانە چۆنی کاری لەسەر وەکو جۆری داشکانەکانی کە بۆی ئەکرێ بەپێی جۆری عدەدی بوتڵەکانەکەی کاتە ناو مەشینەکەەوە لە بەرامبەر کۆینی بۆ حسابەکرێ بەپێی جۆری ئەو کۆینانە ئەتوانێت داشکان وەرگێ لە کۆمەڵی شوێنی جیاوازە بۆ منە ئەگەر تا عدەدی پلاستیکەکانی زیاتر بێ ئەتوانێت داشکانە لە شوێنی جیاوازتری ناو شارەکان وەربگرێ و بەکاری بهێنرێتەوە. ئەگەر بۆمان باسکەی ئەم ئامریکی ئێستا لە پشتی بەڕێزی شتەوە دیارە هاوکاریشم وێنەگری تەواوی ئەو با بڵێن تەواوی ئامێرەکەتان بۆ ئەگوازێتەوە باس لەوە بکەین تێچووی هەر ئامێرێک لە تەواوی هەرێمی کوردستان و لە تەواوی عێراقا تێچووەکەی چەندەیە کە بتوانرێت ژمارەکەی زیاتر بکرێت هەر یەکێک لەو ئامێرانی کە لە تەواوی هەرێمی کوردستان و تەواوی عێراقا دابەش ئەکرێت. بە خۆشحاڵیەوە مەشینەکانی ئێمە یەکەم و تاکە مەشینی ریسایکلینە کۆکردنەوە و ریسایکلکردنەوەی پلاستیکە هەم لە عێراقم لە کوردستاندا و جارێکی تری جێگەی خۆشحاڵیە کە مەشینەکان لۆکاڵن هەمووی لە سلێمانی لە ناو کارگەیشتگەرە کۆماڵی داهێنانە دروستەکرێ لەلایەن کۆمەڵە گەنجی بەتواناوە کە هەر یەکیان لە سکیلێکی جیاوازە بۆ بتوان مەشینەکان دروست بکەن و کۆستی ئەم مەشینانش کە دروست ئەکرێ یەک لەسەر چواری کۆستی مەشینە عالەمەکان کەمتراواتە جارێکی تر هەم پرۆدەکتەکەمان لۆکاڵە و هەم لەگەڵ ئەوەشە کۆستەکەشی زۆر کەمتر ئەگەر یەک لە مەشینانە لە دەرەوە بهێنرێ بە بەراورد بە مەشینەکانی ئێمە. ڕێنمایی چی ترتان هەبێت بۆ هاوڵاتیانی خۆشەویست بۆ تەواوی تاکەکانی نێو کۆمەلگا بە تایبەتیش لە نێو خوێندنگاکانە بیرمان نەچێت ئێوە بیرتان لەو بابەتە کردوتەوە کە یەکێک لەم ئامێرە تایبەتانە لە نێو خوێندنگە و قوتابخانەکانە دابنرێت بۆ ئەوەی مناڵان هەر لە سەرەتای چوونیان بۆ خوێندنگا زیاتر هۆشیار بکرێنەوە دوجاریش بۆ تەمەنەکانی دیکە. ئەکید پلانی ئێمە بۆ شێوازەیە کە مەشینەکانمان لە زۆربەی شوێنەکانی هەم کوردستان هەم پارچەکانی کوردستانە دابنرێ و لەگەڵ ئەوەشە ئێمە سەردانیکردنی بەردەواممان هەیە بۆ قوتابخانەکان بە تایبەت تەرکیزی سەرەکیمان لەسەر ئەوەیە کە ئێمە کەڵچەری ریسایکلین لە ناو کوردستاندا دروست بکەین ویان لێ بکەین کە بتڵەکە بەکار نهێنن بەڵام ئەگەر بەکارێننا ریسایکلی بکەنەوە لە مناڵیەوە ئەو کەڵچەرە دروست بکەین بۆی وای لێبێ کە ئیتر بەردەوام بن لە کاتی گەورە بووندا. زۆر باشە خاتون پێم بڵێ ئەمڕۆ ئەم سیمیناری کە ئەمڕۆ بەڕێوە دەچێت چکە زۆر کاتەیە لە ڕێگەی برۆشەر یاخود ڕوونکردنەوە و زانیاری پێدان لەسەر بابەتی ژینگەی ئەمەش بابەتێکی هەرە گرنگە بۆ ئەوەی هەمووان پەیوەست بین بە پارێزگاریکردن و پاگراکردنی ژینگە و ئەم بابەتەش بەشێکی گرنگی ژینگە. ئەکید بەشێکی سیمینارەکەی ئێمە دەربارەی ئەوەیە کە چۆن ئەو کەسانی کە لەگەڵمانان ژینگە بپارێزن و زیانەکانی پلاستیک بۆ ژینگەکە چییە و لەگەڵ ئەوەشە چۆن بتوانن جارێکتر ئەواردنسەکە بە شێوەیەکی هەم پراکتیکی هەم نەزەڕی بێ ئێمە پێیان ئەڵێن ئەمە زەرەرەکانیانە بۆ ژینگە مادە پلاستیکەکان وەرن بێک و پلاستیکان کۆکەینەوە جارێکتر هەوڵ بین کە ژینگە جوانەکەمان پیس نەکەین. کەمپینەکەی زانکۆی سلێمانیشتان کە لە کاتژمێر 2:30 ئەمڕۆ ئەو کەمپینە جوانەتان هەیە تەواوی خوێندکاران تیا بەشداریەکەن هەندێک ڕوونکردنەوەشمان لەسەر ئەوە بیتێ. کەمپینەکەمان یەکەم ڕۆژ لە جامعە سلێمانی و دەستمان پێ کردووە بۆی کە بتوانین ئەوێ پاک بکەینەوە ئەکید بەشێکی باشی ڤۆڵۆنتەرەکانی کە لەگەڵمانان خوێندکاری زانکۆن کە مەرجی خۆشحاڵیە جارێکی تر و لەگەڵەوەشە کەمپینەکەمان بەردەوامە بێ لە مانگی 11 سێ شوێنی سەرەکی تری ناو سلێمانی پا ئەکرێتەوە لە پلاستیک بۆی بتوانین ژینگە بپارێزین. جا پرسیار مەکەم لەسەر ئەو ئامێریکا لە پشت بەڕێستەوەیە بۆمان باسکی شێوازی بەکارهێنانەکەی بۆ بەرچاوڕوونی هاوڵاتیانی خۆشەویست هاوڵاتیەکە بچێتە لای هەر یەکێک لەو ئامێرانی کە لەناو کارگەی کللتور لە شوێنەکانی دیکە دانراوە چۆنی بەکارهێنانەکەی چۆنە ڕێنمایەکان چۆنە بۆ ئەی هاوڵاتیان زیاتر و زیاتر هۆشیار بکرێنەوە. شێوازی بەکارهێنانەکەی بە شێواز مەشینەکان دروست کراوە کە ئاسان بێ بۆ بەکارهێنان بۆ هەموو کەس و تەمەنێک بتوانن ئامێرەکان بەکاربێنن سەرەتا بەکارهێنەر لەسەر سکرینەکە ئەو زمانی کە ئێوە هەڵێبژێرێ کوردی عەرەبیە ئینگلیزیە بۆی کە بتوانێت بە ئاسانی مەشینەکە بەکاربێنرێ و پاشان کە بوتڵەکانە کاتە
ناو ماشینەکەەوە پێی ئەڵێ کە تۆ چ جۆرە بڵێکە تکرۆتە ناو ماشینەکەەوە و ئەو کۆینانی کە کۆ کردوێتەوە چ کۆینەکە و پاشان ئەچێتە سەر بەشێکی تری سیستەمەکە کە پێی ئەڵێ ئەتوانی نەم شوێنانە داشکانە وەرگری و لە پاشانەوە شوێنی کە ویستی وەری ئەگرێ و داشکان تکتێک وەرەگرێ ئەو کتاباتەوە بۆ شوێنەکە و داشکانی خۆی وەرەگرێ. سپاس بۆ وتەکانت مشتە ئاوات پروشە ئاوات پروژی گیان زۆر سپاس پامێکت هەیە وەکو دەزگای میدیای کورساتیش کە ئەمڕۆ بە هەمانگی ئەم پرۆژەیەت لەگەڵ تانە بەردەوامە لە نێو کارگەی کلتوری شار سلێمانی. زۆر زۆر سپاس بە کەناڵی کورسات کە هەموو کات لەگەڵمانە و شتێکی گرنگتریشم بیر نەچێت سپۆنسەرەکانمان کە بە بەردەوامی پاڵپشتمانن نووسینگەی جێگری سەرۆکوەزیران کاقبات گروپی کۆمپانیەکانی IQ گروپی کۆمپانیای لاڤاژ و ماڵی دایانانی سولی و بە ئەکیدیش تیمی میدیای کورسات کە هەموو کاتێ بۆ پرۆجێکتی ژینگەی و پاراستنی ژینگە لەگەڵمانان زۆر زۆر سپاس بۆ ئێوە هەر بژێت سپاس بۆ تۆ. سپاسگیان سپاس بۆ پرۆژە ئاوات بەڕێزان خاوەنی پرۆژەی سولی سایکل کۆمەڵێک زانیاری گرنگی باس کرد لەسەر تەواوی کۆکردنەوەی مادە پلاستیکیەکان لە تەواوی شارەکانی هەرێمی کوردستان و تەواوی عێراق بۆ ئەوەی هەر یەکێکمان لە جێگەی خۆمانەوە بتوانین ئەم هۆشیاریەمان هەبێت بەرامبەر ژینگەکەمان بتوانین هەر مادێکی پلاستیک هەبوو گرنگ نییە کە بۆ نمونە قەبارەکەی بچووک بێ گەورە بێت گرنگ ئەوەی تۆ بتوانی بەشدار بیت هاوکار بیت فڕێنەیتە نێوژینگەوە بەڵکو بتوانیت لە ڕێگەی دانانی ئەگەر ئێستا هاوکارم وێنەکەشتان بۆ گوازێتەوە بتوانیت هەر مادێکی پلاستیک بخرێتە ناو یەکێک لەو ئامێرانی کە دانراوە کە ئاماژەم پێکرد لە نێو کارگەی کلتوری یاخود لە شوێنەکانی دیکی کوردستانە بۆ ئەوی هاوڵاتیان زیاتر هۆشیار بکرێنەوە ئەم ڕێنمای و هۆشیاریان زیاتر هەبێت بەرامبەر پاکڕاگرتنی ژینگەکەیان بە خۆشحاڵی و ئێستا یەکێکی تر لە بەشداربووەکان لەگەڵمانە ئەگەر بێتە لای من کاکە ڕەنجە عەلیمان لەگەڵای وەکو تیمێکی چالاک لە نێو پرۆژەی سولی سایکل با هەندێک پرسیاریش لەو بکەین ئەچینە لای بەڕێزیان کاک ڕەنجە بەخێر بێت سپاس بۆ ئامادەبوونت وەکو تیمێک لە ماوەی ئەم 2 ساڵەیە تا چەندە خۆشحاڵی بەوەی کە هاوڵاتیان هۆشیارەیەکی زۆر باشیانەیە لە 4 ساڵانی ڕابردووە کە بتوانین هەمووان بەشدار بین لە کۆکردنەوەی تاوی مادە پلاستیکەکان و دوجاریش ریسایکلکردنی. طبعا پێش 2 ساڵ پێش باس کراوە کە ژینگە پارێزرێ بەڵام چارەسەری نەبوو لەم 2 ساڵێک کەمە چارەسەرێکمان داناوە چامان لەوە بوو کە کۆمەڵێک بەکارهێنەر وردە کە پلاسکەکان بەکارهێنا و داشکاندنیان وەرگرتووە بەهایەکی ئەویان زانێ و کەیتە پێویست ناکە پلاستیک فڕێبیتە سەر جادیان لەناو خۆڵەکە داینی و کەسێک بیبات بۆی لەم 2 ساڵە ئەتوانم لەم هەفتانە کاریگەرێکی بینی مثلا کەسی جێت بۆ لای ئێمە دوای 2-3 کەسی تر لەگەڵ خۆی هێنێ وای لێت مناڵێک لە گەڕەکەەکە کۆمەڵێک مناڵی ترێهێنێ هەمە وای کردو کە کاردانەوەیکی ئەرێنی هەبێت و بە ڕۆژانە کە بەکارە نەرزیاک پەیامت چێ لەسەر ئەم پرۆژەی ئەمڕۆتان ئەم کەمپینی ئەمڕۆتان بۆ ئێمە بۆ تای بینەرانیش طبعا پرۆژەی سولی سایکل کە ئێستا بە تەواوەتی لە سلێمانی کارەکات و وردەوەردا چێتە شارەکانی تری کوردستانیش هیوادارم لەمە دووە ئەو کەسانی کە ئەم بەرنامەیە بینن پلاستیکەکانیان کۆ بکەنەوە و وردەوەردە بیهێن بەرەو پرۆجێکتی سولی سایکل کە چەند شوێنێکی جیاوازمانەیە لە سلێمانی و لە هەولێریش بۆی بتوان داشکاندن وەربگرن و هەم ژینگە پیسنەکەن هەم ئەو پلاسکانە بەکار بێتەوە شتی تازی لێ دروستکردنەوە کاپسووتێ و دووبارە ژینگە پیسکاتەوە. یەک پرسیاری گرنگ بۆی هاوڵاتیانیش ئاگادار بن شوێنەکانتان کێ بۆ بەرچاوڕوونی تای بینەرانی خۆشەویست. طبعا هەندێک شوێنمان ئۆفیسی تایبەتە بەڵام بە تایبەت ئێمە لە کارگەی جگەرەی سلێمانی جیهازمان داناوە کاتوان سەردانمان بکەن لای جێگەکانی ترمان لە هەولێرش جێگامان هەیە یەکێکە لە زانکۆکان کە لە سۆشال میدیا بڵاوێکەکەینەوە گەر ئاگاداری سۆشال میدیاکەمان بە لەم نزیکانە وردە هەڵین لە هەموو کوردستان و لە هەموو شوێنە گشتەکانی جیهازدابینکەین بە پێی توانەوە بە پێی ئەو سەپۆرتانی کە بۆ جیهازەکەیت. کاتە لە تەواوی ڕستۆرانتەکان و ئەو جێگایانی کە یاخود نێو فەرمانگەکان دابینتان کردووە؟ ئەم پرۆژە چکە کارسازی و پرۆژەی سولی سایکل پرۆژەی پروشەخانە تاوان پێویستی بە فۆندێکی زیاتر و پاڵپشتێکی زیاترە هەتا پاڵپشتی زیاتر بێماتوانین جیازی زیاتر دروستکەین بۆ ناو شارەکان و بۆ ناو هەموو کۆڵان و بە بەردەم ڕێستۆرانت و ناو ماڵەکانیش. زۆر سپاس بەخێر بن. زۆر سپاس سپاس بۆ ئەم میوانەشم لەم بەشەی پرۆگرام کاک ڕەنج عەلی کە بەڕێزیان بەشداربوویکی یاخود یەکێکە لە تیمەکانی
ئەمەکانی پرۆژەی سولی سایکل لە نێو کارگەی کللتور لە شاری سلێمانی وەکو ئەوەی کە هەردوو میوانەکەشم لەم بەشی پرۆگرام ئاماژەیان بۆ کرد لە زاری هەردووکیانەوە خۆشحاڵین بەوەی کە تیمێکی وەها بتوانن کە تاقێکی زۆر باش وەکو چۆن ئەڵێ لەم تەمەنەوە هەوڵی زیاتر ئەیەن بۆ ئەوەی زیاتر ئەم پرۆژانە بڵاوتر ببێت لە تەواوی شارەکانی کوردستانە لە تەواوی عێراقا بۆ ئەوەی هەمووان پێکەوە هاوکار بین لە پاگراگرتنی ژینگەکەمان لە پاگراگرتنی تەواوی ئەو مادە پلاسیکیانی کە ژینگەی پیس کردووە و درەنگیشی ئەبێتەوە مادە پلاسیکیانە بتوانین هەر یەکێکمان لە جێگەی خۆمانەوە هەر هەوڵاتێک کە ئێستا بینەری ئەم پرۆگرامەیە بتوانێت هاوکار بێت بەوەی کە ئەم ئامێرانی بینی مادە پلاسیکیەکان بخاتە نێو ئامێرەکە و لە بەرامبەریشە داشکاندنی تایبەت دەکرێت با سپۆنسەری میدیای دەستگای میدیایی کورسات ئەم پرۆژەی کە لە نێو کارگەی کللتورە سولی سایکل بەڕێوە چۆ و پرۆژەکەش بەردەوامی ئەبێت لە با بڵێن ساڵانی ئایندەشە کاری بەردەوام و جدی تریش ئەکەن